بسم الله وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستەکانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە خوای پەروەردگار لەو ساتانەی کە ڕۆحمان دەکێشە ڕەحممان پێ بکە. خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە لەو ساتانەی کە دەشۆژین. خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە لەو ساتانەی کە دەخرێنە ناو گۆڕەوە، خۆڵ دەکرێت بەسەرماندا. پەروەردگارە لە ناو گۆڕەکەماندا بەزەیت بێتەوە پیاماندا. ڕەحم و میهرەبانی خۆت دابارەنە بەسەرماندا. ئامین بڕەحمەتیکە یا ئەرحەم الراحمین. خۆشەویستەکانم، لە یەک لە ڕۆژەکاندا پێغەمبەری ئاز عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هاوڵاندا بەشداری کرد لە ناشتنی تەرمی هاوڵێک. وا گۆڕەکە ئامادەکراوە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم هاتە سەر گۆڕەکە. هاوڵان دەفەرمون بە شێوازێک سەری ناو گۆڕەکەی دەکرد، وەک ئەوەی ئەو دیمەنێکی سامناک و ترسناک ببینێ ئێمە هەستی پێ نەکەین. دەفەرمون هێندە گریا بە فرمێسکی چاوەکانی، ڕیشی مبارەکی وە خۆڵەکەی بەردەمی تەڕ کرد. هاوڵان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون ئێمە جوڵەمان لە خۆمان بڕی بوو، کەشێکی هێمن پڕ لە ئارامی پڕ لە خوشوعی باڵی بەسەردا کێشا بووین. پاشکەمێک پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە گریانەکەی ئارام بوویەوە بۆ ئەوەی کە هۆکاری گریانەکەی بە هاوڵان بڵێ. فەرمووی یا ئیخوانی لمیثلی هذا فاعدوه. ئەی برایەکانم، بۆم سات و کاتە کە کاتی مردنە، کاتی تەسلیمکردنتانە بە خاک، بۆ ئەم ماڵە خۆتان ئامادە بکەن، ئامادەکاری تەواوی بۆ بکەن. خۆشەویستەکانم، کەواتە با قەڕەباڵغی و ژاوەژاوی دنیا، ئازار و خەم و تاریکی ناو گۆڕمان بیر نەباتەوە. خۆشەویستەکانم، با سەرقاڵبوونمان بە ژیانی دنیاوە ئەو قەبرەمان بیر نەباتەوە کە نە دەرگای هەیە، نەگەرم کەرەوە، نەڕایەخ. با ئەم دنیا کاتیە بکەینە هۆکارێکی گەورە بۆ ئاوەدانکردنەوەی قەبرەکەمان. ئازیزەکانم، دڵنیابن قەبر بەو شێوازە نییە کە ئێمە لی تێگەشتوین. ئێمە بە شێوازێک لە قەبر تێگەیشتوین، تەنها بریتیە لە چاڵێکی قوڵ تاریک کە چواردەورمان بە بەرد و گڵگیراوە. نەخێر، بە هیچ شێوازێک بۆ شێوازە نییە، بەڵکو لەناو ئەم قەبرەدا قۆناغێکی تری ژیانی مرۆڤەکان دەست پێ دەکات کە مرۆڤە ژیرەکان لە ژیانی دنیایاندا هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە لەناو قەبرەکەیاندا پەروەردگار فریایان بکەوێت تا دەگەنە قیامەت لە ژیانێکی ئاسوودەییدا بژین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ الکەیس من دان نفسه وعمل لما بعد الموت. شیرترین کەس کێیە؟ من دان نفسه. شیرترین کەس ئەو کەسەیە کە محاسبەی نەفسی خۆی دەکات، وعمل لما بعد الموت، کار بۆ دوای مردنی خۆی دەکات، ئامادەکاری دەکات، خۆی گورج دەکاتەوە بە کاروکردەوەی چاکەوە بۆی کە لە قەبرەکەیدا فریای بکەوێ. لە ڕیوایەکدا دەفەرمێ ئەکثەرهم ذیکرا للمەوت وەئەکثەرهم استعدادا له. ژیرترین کەس ئەو کەسەیە کە زۆر بیری مردن دەکات و ئەم بیرکردنەوە لە مردن وهای لێ دەکات کە ئامادەکاری تەواوی وە بکات. ئولائیکە هم الئەکیاس. ئەوانن کە ژیرن بۆ ذهبوا بشرف الدنيا وكرامة الآخرة. بە قەدر و ڕێزەوە کەم دنیایان بەجێهێشت، خەڵک بە ڕێزەوە باسییان دەکات، ڕەحمەتیان بۆ دەنێرێ، و کەرامەتی الآخرە، ڕۆستوری قیامەتیشیان بۆ خۆیان برد.
خۆشەویستەکانم کاتی خۆیەتی پرسیار بکەین ئێمە لەم ژیانی دنیادا بە تەمای چین ئازیزەکانی خۆم ئەگەر خوای پەروەردگار مرۆڤێکی سەردەمی گەل و ئومەتە پێشوەکان ئەوانەی کە 500 ساڵ و 600 ساڵ و 1000 ساڵ ژیاون ئەگەر خوای پەروەردگار کەسێکیان لێ زیندوو بکاتەوە ئەم مرۆڤانەی سەردەمی ئێمە ببینێت بە شێوازێک هەڵپە دەکەین بۆ ژیانی دنیا وا گومان دەبن کە ئەم مرۆڤانەی سەردەمی ئێمە 1000 ساڵ و 500 ساڵ و 300 ساڵ تەمەنمانە ئەگەر مرۆڤێکی سەردەمی گەل و ئومەتە پێشوەکان خوای پەروەردگار زیندوی بکاتەوە بەو شێوازە گومان بە ئێمە دەبن ئێمە لەم ژیانی دنیادا خەریکی چین خۆشەویستەکانم ئەلهاکم التەکاثر حتى زرتم المقابر ئەمری کوڕی قەیس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک لە پیاو ساڵحانی ئەم ئومەتە ئەفەرموون زۆر جار بەگریانەوە سەری خەڵکی بازاری دەکرد دەیفەرموو ما ئەغفل هؤلاء عما أعد لهم ئەم خەڵکە چەندە بێ ئاگان لەوەی کە بۆ ئەیان ئامادەکراوە لەوەی کە بەرەو ڕووی دەڕۆن هیچ حسابێکیان بۆی نەکردووە خۆشەویستەکانم ئێمە بەنیازی چیمان بۆ گۆڕەکەمان ئامادە کردووە کێ ناڵێت ژیانی نەوگۆڕەکەمان دەیان قاتی ئەو ژیانەی ئێستامان نییە ئەگەر پێغەمبەری ئاز عەلەیهی سەڵات وەسەلام بە نمونە وەربگرین 63 دانە ساڵ لەم ژیانی دنیادا ژیا ئێستا 14 سەدەیە پێغەمبەری ئاز عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو گۆڕەکەیدا ڕاکشاوە کێ ناڵێ ژیانی ناو بەرزەخمان سەدان قاتی ژیانی دنیامان نییە کە هەمووشمان بێ ئاگاین کۆکردنەوەی سەروەت و سامان ڕاکردن بە شوێن ژیانی دنیادا هەموومانی لە مردنە بێ ئاگا کردووە لەبەر ئەوە مرۆڤ چەندە لەم ژیانی دنیادا بژی چەندە هیوا و ئاواتی هەبێت ڕۆژێک دێت دەبێت بەو مردنە بگات ڕۆژێک دێت بەدەستی برا موسڵمانەکانی دەشۆرێت بەخوا خوشک و برای مسلمانم ئەگەر دژایەتی دینی خوای پەروەردگاریش بکەیت برایانی بەڕێز ئەگەر هەن نەیتە مزگەوتەکانی خوای پەروەردگاریشەوە بۆ نوێژکردن دەبێت جارێک براکانت ئەو برایانەی کە دژایەتی دەکردن لەبەرەوەی کە مسلمان و دیندار بوون هەر ئەوان فریاد دەکەون بەشان دەتهێن بۆ مزگەوت دەتشۆن و بەرەو مەنزڵ دەدبن کەواتە با بیرێک لە داهاتووی خۆمان بکەینەوە بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری ئاز صلی الله عەلەیه وسەلەم وەک خۆی لە ترسناکی و ناڕەحەتی ناو قەبر گەیشتبوو بۆیە بە بەردەوامی وەسیەتی بۆ هاوڵان و بە ئومەتەکەی ئەوە بوو نابێ سەروەت و سامانی دنیا ڕووناکی دنیا ژاوەژاوی دنیا تاریکی و خەم و ناڕەحەتیەکانی ناوگۆمان بباتەوە بۆیە دەفەرمێ كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة ئێستا سەردانی قەبر بکەن گۆڕستانەکان بکەن بەو شێوازە شەرعی کە خوای پەروەردگار ڕازیە پێغەمبەرەکەی ڕازیە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەگەر مرۆڤ بەو شێوازە بڕوا کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم داوامان لێ دەکەن بۆ سەر قەبر نەک هەر ڕێگری لێ ناکرێت بەڵکو قیامەت بیری مرۆڤەکان دەخاتەوە خۆشەویستەکانم خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون أي محمد صلى الله عليه وسلم پیان بڵێ ئەو مردنەی کە ئێوە لێ ڕادەکەن هەر پێتان دەگات ثم تردون إلى عالم الغيب والشهادة پاشان دەتان گێڕێتەوە بۆ لای ئەو پەروەردگارەی کە زۆر زانایە بە ئاشکرا و نهێنیەکان فينبئكم بما كنتم تعملون ئاگادار دەکرێنەوە لەو کار و کردەوارەی کە ئەنجامتان داون لێرەدا پرسیارێک دروست دەبێت هۆکاری دابەزینی ئاەتەکە ڕاستە هۆکاری دابەزینی ئاەتەکە ڕاکردنی یەهود و نەسارایە لە مردن بەڵام لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە
هۆکار چییە کە بەتایبەت لەم سەردەمەدا ئێمەی مرۆڤی موسڵمانیش لە مردن ڕادەکەین؟ وەڵامی ئەم پرسیارە لای پیاوچاکێکی ئەم ئومەتەیە کە دەفەرمێ ئەفەرمێ نەفس و دەرونی مرۆڤ حەز لە ئاوەدانی دەکات. ئێمە دنیای خۆمان ئاوەدان کردووەتەوە، هێندە سەرقاڵین بە دنیای خۆمانەوە، دنیاکەمان بنیاد ناوە. لەم لاشەوە قیامەتەکەمان بێناس کردووە. وەک دەفەرمێ ئاوەدانکردنەوەی دنیا بێناسکردن و بێناسکردنی ڕۆژی دوایی بە شوێندا دێت و ئاوەدانکردنەوەی قیامەتیش بێناسکردنی دنیای بە شوێندا دێت. کاتێک ئێمە کە دنیای خۆمان ڕازاندووەتەوە، پڕیەتی لە مێشکی خۆماندا لە ئاوەدانی، لە کۆشک و تەلار، لە سەروەت و سامان، قیامەتیش پشتمان تێکردووە و کردومانە بە کەلاوە. فەرمێ دەی نەفسی مرۆڤ حەز لەوە ناکات لە ناو کۆشک و تەلارەوە، لە ناو ئاوەدانیەوە کە دنیاکەیان بەو شێوازە لێ کردووە، بڕوا بەرەو کەلاوە و وێرانەیەک. ئەفەرمێ هەر لەبەر ئەوەیە ئێمە حەز لە مردن ناکەین. خۆشەویستەکانم، هەر ئێستا بڕیار بدە ئایا دەتەوێ قەبرەکەت ڕۆشن بێت، دەست پێشخەری بکە بۆ ئەنجامدانی کار و کردەوە چاکەکان، بۆ نوێژت، بۆ ڕۆژوورت، بۆ عیبادەتت، بۆ بەندایەتیت، بۆ پەیوەندی خزمایەتیت، بۆ سەدەقە و خێر و بەخشینت. ئازیزەکانم، قەبر خۆی پارچەیەکە لە خەم، لە تاریکایی، لە ترسناکی، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناو ئەو هەموو ناڕەحەتیەدا ئەو بەندانەی کە لە دنیادا ئەم ڕێگە ڕاست و دروستیان نەگرتووە، لە ناو ئەم ناڕەحەتی و ناهەمواریەی گۆڕەکەدا پیاوێکی بۆ ناخۆشی دیمەن ناشرین دێت، هاوڕێی ئەم کەسە دەبێت کە لە دنیادا دژ بووە لەگەڵ ئاینەکەی خوادا، دژ بووە لەگەڵ موسڵماناندا، هیچ گوێیەکی بە حەڵاڵ و حەرام نەداوە. ئەڵێ تۆکەیت، ئەڵێ من کار و کردەوەکانی خۆتم لە دنیادا، من تۆم بە شێوازێک ناسیوە لە دنیادا، بۆ سەرپێچیکردنی خوای پەروەردگار گورج و گۆڵ بووی، بۆ فەرمان بەرداربوون بۆ خوای پەروەردگار کەسێکی لاواز بووی، کەسێکی تەممەڵ بووی. من زینا و خراپەکاری و داوێن پیسیەکانی تۆم، من نوێژ نەکردنی تۆم، من حرام خۆریەکەی تۆم کە گوێت بە حەڵاڵ خۆری نەئەدا، من کردەوە قێزەونەکانی تۆم کە لە دنیادا ئەنجامت دەدان. بەڵام ئەگەر مرۆڤ موسڵمان بێت، لەم دنیایەدا لەژێر بەیداخی ئەم ئاینەدا ژیا بێت، لەگەڵ ئەوەی کە قەبرەکەی بۆ فراوان دەکرێت و بۆی دەڕازێنرێتەوە، پیاوێکی بۆن خۆشی دیمەن جوان دێتە لای، پێی دەڵێ تۆ کێی؟ دەڵێ من کار و کردەوە جوانەکانتم، من تۆم بە شێوازێک ناسیوە لە ژیانی دنیادا، بە بەردەوامی گورج و گۆڵ بووی بۆ ئەنجامدانی کار و کردەوە چاکەکان، بۆ نوێژت، بۆ عیبادەتت، بۆ ڕۆژوت، بۆ پەیوەندی خزمایەتیت، بۆ خێر و سەدەقە و بەخشینت. من تۆم بە شێوازێک ناسیوە بە بەردەوامی بۆ سەرپێچیکردنی خوای پەروەردگار. کەسێک بووی، کەسێکی لاواز بووی لە ئەنجامدانی سەرپێچیکردنی خوای پەروەردگاردا. خۆشەویستەکانم، بەڕاستی زۆر گرنگە بەهۆش خۆمان بینەوە کار و کردەوەیەکی زۆر بە ئاگاهاتنەوەیەکی جددی، هەوڵدانێکی جددی بۆ ئەو ماڵەی کە هیچ کەس گومانی لەوە نییە کە ئەگەر زوو بێت یان درەنگ پێی دەگات. ڕەحمەتی خوا لە ئیمامی شافعی کە دەفەرمێ توێشی سبەینت هەڵگرە کە ڕێبواری سەرسەفەری، بەس دنیا بە کۆڵتابە کە نازانی بۆ کوێی بەری، کۆکردنەوەت بۆ خەڵکیە بۆ ئەوانیش کۆڵبەری، ڕێی توێشودارانت دەوێ و بە تەماشنی توێشوبەری، شەوی تاریکت لە پێشە ڕێگە احتیاجی چرایە، خوا دەزانێ چەندەی دوێنێ کە ئێستا لەژێر خاکدایە. سوجار لەگە خەڵکی تەمر لە بۆ گۆڕستان بردووە، دڵنیا بە ڕۆژێک ئەو تەرمە دەبی کە خەڵکی هەڵیان گرتووە. تاکو دیدار أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.